خير بێ سلامت بی زۆر سپاس لەکوێوە هاتووی بە فاملیمۆڵ کەلک خەبات لە خەباتەوە هاتووی ڕۆژانە چۆن بەسەر برد ئەمڕۆی ڕەمەزانت چۆن بوو واللهی باشە عیبی نییە ڕەمەزانێکی زۆر خۆشە خۆت چ پیشەی چ کاری تۆ ئەمن سبکتی مەلە سیناعی چیت سبکتی مەلە سینا سبکتی؟ خۆ لە ش ساخبەیە کاکە گەر ئازیێت نەبێ بیتێرەوە تۆ چۆنی باش سپاس باش سپاس لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله زۆر باشین جوەکە جوانە خۆشە ڕێگە ڕەمەزانی باش عیمان نییە خۆت چ پیشەی ئیشێ جامی سارێ دەگۆڕم لە شتان ساخبەیە خوا ڕۆژانە گەرما تین و برسی نا زۆر خۆشە جەوەکەی لەگەڵ ڕەمەزانە باشە زۆر والله ئێوە ڕەفیقی یەکترن یا بران والله ڕەفیقاتیمان نمایە بەڕاست لەبەر ژینینە ئۆی ینی لەگەڵ مالەکەی دەکەین کە واز لێ میتر بابێتە شەوان کردمان نابێ ناتازە تەواو ئەو حتا سعات دەیەکە بەستە دەینێنەوە مالێ تەواو بەسە حەدیەوە چەتاوەکو ئەخەر دەیشەوە ناهێت نا لەگەڵ ژنینە هەر ناهێت بێکجاری ماڵی خۆی کردووە لەگەڵ تۆ والله ئەرێ والله جیابەوە تاوە تۆش داواش بکە بەشکم تۆش بسە والله من حەزم لێ نییە ئیشەڵڵا خوا بیکات ئینشاءالله ئیشەڵڵا مادەم ئێوە ڕەفیقی یەکترن با من چاڵنجێک لەگەڵ ئێوە بکەم پرسیارتان لێ ناکەم باشە تۆ ئەزانی موالیدی ئەو بەلێ والله أيوة. والله ڕەفیقێکی باشی مادەم چەندی چەند لەدایک بووە 2000 مانجێ 11 21 نفسی مالیدا ها والله پێکەوە هەر نفسی ڕۆژ نفسی سبحان الله دایک و باوکتان یەک نییە ئەی زۆر باشە ئەی تۆ بەێ بام پرسیارێک بکەم دەربارەی ئەو باشە ئەو حەزی لە چ خواردنێکە چ خواردنێک والله حەزی لە هەموو شتێکە خوا ئەمان ناوی خواردن میدەخوان نابێ پێی بڵێ والله ماسیە ماسی مەزگوفە ئەوانەیە حەز لە ماسیە والله وانە مشتی چترم جوێ لێ بوو لە گوێ خۆمە سعاتەکەڵ بڵێ پیتزا بڵێ پیتزا ئەمە مامان لەکەلەکە لە دەوزێ خاڵ خوارد ماسی زۆر خۆشە زۆر خۆشە زۆر عیبە ڕقم یەکەک ئەرێ والله ئەجاڕۆین خۆرێکی زۆر عەجیبە دوسێ برادر ئەڕۆین تەلیفۆن دەکەین لۆماندا کەی دعوەتە من کەنجی حەز لێ سبە ئینشاءالله دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون دەستان خۆش بێ بەخێراتن بۆ فامیلی مۆڵ ئەگەر هەر شتێکتان هەیە واتوانن قسە بکەن والله شتێکی خۆشم پێشکەش ناکەن نازانێ گۆرانی هیچ والله نکتەیەک بەسەرهاتێک والله نکتەکەمان عەرەبیە گەوە بزانیتە بە کوردیەکەی نازانی نا والله دەستەکانتان خۆش بێ بەخێر هاتن ئەگەر هاوکارانم خەڵاتم پێ بدەن ئەوە بۆ تۆ زۆر قازانجە هەم بۆ ئافرەتان ئەبێت هەمیش بۆ پیاوان ئەتوانی خێزانەکەت سوودی لێ ببینێ باربێرێک و ساڵۆنێکە هەر لە ناو فامیلی مۆڵ باشە ئەوەش هەر خەڵاتێکە لەلایەن ئێمەوە دابین کراوە لە فامیلی مۆڵەوەیە سەرتاشخانە و ساڵۆنێکە تۆ ژەگەر خۆشەویستت هەیە با بە خۆشەویستەکەت بێگەر نا خوشکەکانت بنێرە گەر نا خۆت بڕۆ دەویست دەبن خوشکەکە تا دەستەکان خۆش دەستەکان خۆش بێ، دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون بەخێر بێ زۆر سپاس